خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵاو کارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. کورد زۆر چاوی لەوەیە کە پشتیوانی نێودەوڵەتی هەبێ لە ناو هەمووشیاندا ئەمریکا وەک دۆستێکی هەمیشەیی کورد چاوی لێ دەکرێت یان ئومێدی پێێتی کورد. ئەمڕۆ وەکو باز دەکرێت بە ئامادەبوونی جێگری وەزیری دەرەوەی ئەمریکا و بەرپرسە باڵاکانی کورد گەورەترین بینای یان کۆمەڵگەی قونسوڵخانەکانی ئەمریکا یان قونسوڵخانەی ئەمریکا لە هەولێر کرایەوە. ئامادەبوونی جێگری وەزیری دەرەوەی ئەمریکا چ پەیامێکی پێ بۆ کورد؟ وایە کورد بە دۆستی هەمیشەیی و ڕاستەقینەی ئەمریکەکان و ئەمریکەکان بە دۆستی ڕاستەقینەی کورد دەمێننەوە. ئەو ڕووداوانە ڕووداوای ئیقلیمی و دەوڵەتیانی کاریگەریان لەسەر عێراق و هەرێمی کوردستان هەیە چین. ئەم شەو بە سوپاسێکی زۆرە و لەگەڵ بەڕێز دکتۆر سامان شاڵی پسپۆڕی نێودەوڵەتی تاوتوێیەکەین. دکتۆر زۆر بەخێر بێ، دیمانەت بەخێر. زۆر سپاسانە ماوەیەک یەکترمان نەبینی و خۆشحاڵ جەنابەت گەیشتمەوە. سپاس دەکەم کاکتۆر. با لەوە دەست پێ بکەین پەیامی کردنەوەی ئەم بینایە و ئەم قۆنسۆڵێتە لە شاری هەولێر و لە هەرێمی کوردستان چ پەیامێکی پێ بۆ کورد؟ با پێشەوەی وڵامیەوە با نەختێ بگەڕێمەوە لەسەر مێژووی لە بابڵێن لە نەوەیەکەوە کە ناوچەی ئارام دروست کرا ئەمریکا و فەرەنسا و بەریتانیا کە ئەمە لەوێەوە ئەمریکا قیادەی وەرگرت بۆ پاراستنی هەرێمی کوردستان. ئەو بوو بینیمان لە 92 حکوومەت دروست بوو، پەرلەمان هەبوو، یعنی بناغەیەک داررا. لەو کاتەوە تاکوون ئیمڕۆ سەربازی بوو عیلاقەتەکە، دوایی بوو بە دیبلۆماسی، دوایی لە ڕوخانی سەدداما بوو بە هاوکاری، لە داعیشا زیاتر متمانە پایکرا و ئێستا دیبلۆماسیەکانیشە. یعنی دوای سەربازی بوو بە دیبلۆماسی بوو بە ئابووری. یعنی ئەم سێ قۆناغا بڕا. ئیمڕۆ کە ئەو قونسوڵخانەی کراوە کە اعتیبارەکرێ بە گەورەترین قونسوڵخانە لە جیهانە کە ئەمریکا کردوێتەوە و ئەگەر لەسەر ئەساسی سەفاراتیش بێت تقریبان پێنجەمە یان شەشەمە. یعنی ئەوەنە سەراستی عالەمە. بەڵێن ئەمە پەیامی چییە بۆ کورد، پەیامی چییە بۆ عێراق، پەیامی چییە بۆ ناوچەکە، بۆ دەوڵەتەکانی کە تەمان وەکو وتم ئەمریکا لە نەوەیەکەوە ئێمە پارێزێت. بەڵێ یارمەتی پێشمەرگیان ناوە لە شەڕی داعشا لەو وەختانە و هەموو هاوکارێکی پێشکەشی هەرێمی کوردستانی کردووە و تەجیئی شەریکاتی ئەمریکیش کرد کە بێنە هەرێمی کوردستانەوە، چونکە هەرێمێکی سەقامگیرە، پێکەوە ژیانە. ئەمانە هەمووی دەوری هەبوو کە ئەمریکا تەجیع کرێت کە ئەم سەفارەتی کردەوە. بەڵێ طبعا نامەی پێبوو بۆ وەکیلی وەزیری خارجێ، نامەی هەبوو بۆ هەرێمی کوردستان، بۆ عێراقیش، بۆ ناوچەکەش. نامەکە چی بوو مەسەڵەن؟ نامەکە ئێستا پێ دەڵم نامەکە بەنسبەت ئێمە کە ئێمە بێ هەوڵ بدەین کە حکوومەت پەرلەمان کارا بکرێتەوە، حکوومەت تشکیل کرێ، ئەبێ هەموو پێکەوە کارکەین. ئەوە نامەیەکی زۆر گرنگە و هەموو گەلی کوردستانیش داوای ئەوەکە ئەوانەی کە دۆستمانن لە هەموو لایەکەوە پژگیری ئەوەکەن کە هەوڵ بین ئەوە دروست بکەین. بۆ عێراق تەبعاً وتی ئەبێ نامەی ئەساسی عێراق لە ئەمریکا لە 2003 تاکوون ئیمڕۆ یەکشتا ئەڵێ هەرێمێکی بەهێز لە ناو چوارچەوەی عێراقێکی یەگرتووە. ئەبێ ئەو نامەیە بە ڕوونی تێبگەین. بەڵێ قەزدیان چییە بۆ ئەمە ئەڵێن هەرێمێکی بەهێز بۆ لە ناو چوارچەوەی عێراقا. بەنسبەت عێراقەوە تەبعاً داوای کرد لە هەرێم کەڵەم هەرێم حکوومەتی هەرێم قەزدڵ لەگەڵ حکوومەتی عێراقا نزیک بنەوە و ڕێک بکەون بۆ سەقامگیری هەرێم و عێراقیش. وتی ئەبێ ئەم ملیشیانە هەردوو لە هەوڵ بدەن کە نیان هێڵن، هەم هەرێم هەم بەغدا پێکەوە. ئەمە نامەکەی ئەوانەکەی ئەوان بتوانن بۆ ئەوەی ڕوویە لە کۆرمۆر ڕوو نەداتەوە. بەڵێ بۆ ئەوان گرنگ بوو، بۆ ئەوان زۆر گرنگە، بۆ هەموو دنیا هاتە سەرخەت بۆ مەسەلەی کۆرمۆر. خۆ دەزانی نەتەوەی گرتوەکان
اتحادی ئەوروپی ئەمریکا دەوڵەتەکان تاک هەتاکوون دەوڵەتی خەلیجی بەغا هاتە سەردەنگ. ئەمە یەکەم جارە کە بەغاش خۆشی ئیدانەی کات بەم شێوەیە. طبعاً ئێمە لێرە ئێمە ئەبێ نامەکە باش بخوێنینەوە، باش تێی بگەین. ئەمریکا هەر ئەوە نییە ئەمریکا ئەوێ هەرێمی کوردستان کە نمونەیەکی سەقامگیری و پێکەوە ژیانە ئەم تم و توژیتیان نامێنین. یەک دوو ئەوێ هەرێمی کوردستان بی بە بنکەیەکی ئابووری بۆ هەموو عێراق، یعنی شەریکە ئەمریکیەکان بێنە هەرێمی کوردستان کارکەن و ببن بۆ بەرەو خوار بڕۆم بەرەو عێراق. ئێریان پێ ئارامترە لە ناوەڕاست و باشووری عێراق؟ بەڵێ زۆریش نۆک و کەمیش پشتیوانەکەشیان کە کردیەوە هەتاکوم وتی ئەم بینایە هەر بینایە نییە وەکو بینا بەڵکە ئەمە نموزەج علاقاتی پتەوی بینی عێراق و بینی هەرێمی کوردستان و ئەمریکا. ئەڵێ ئێمە علاقاتی کورد لەگەڵ ئەمریکا پێهینێکە کۆڵەکەیەکە لەگەڵ عێلاقاتمانە لەگەڵ عێراقا. ئەوە زۆر لەوێەوە دەست پێ لەوێ کردوێتی بەڵەکە بڵێ ینی ئەوە ئەبێ بە وردی تێبگەین چەند احتیمامی راوە بە هەرێمی کوردستان لایەن، چکە ئەو متمانەیە دروست بوو و ئەو متمانەیە بینیمان لە شەڕی داعیشە، بینیمان لە دوای ئەوە، بینیمان لە دوای ڕەفراندەمەوە هەوڵیانە عێلاقاتیان کردەوە جارێکی تر دەرگایکیان کردەوە. یعنی ئەمانە هەمووی بە هەوڵە و هەوڵ و دیبلۆماسی حکوومەتی هەرێمیش نابێ بەرچاوکەین و حزبەکانیش حزبێک بەلای خۆیەوە هەوڵی داوە کە ئەم عێلاقاتە هێوەرکرێتەوە لەگەڵ دەوڵەتانی خەلیجە، لەگەڵ بەغا، لەگەڵ دەوڵەتانی ئەوروپا. هەموو هەوڵی دیبلۆماسی کووردە کە گەشتوینەتە ئەمە، بەڵام نامەکەی ناوخۆمان زەعیفە. نامەکە زەعیفە. بەڵێ لە چەند ڕۆژی ڕابردوو ئێمە شایەتی ئەوە بووین بینیمان مەسەلەن خەڵک تا ڕادەیەک ترسیشی لێ بۆ دروست بوو یان فڕۆکەی جەنجی بە ئاسمانەوێ دوای دەرکەوت مەسەلەن هێزەکانی دژە تیرۆر لەگەڵ تیمێکی ئەمریکا بە هاوکاری F-16 تەمرینیان کردو مەسەر ڕاهێنانیان کردووە. ئەمە کەم نییە بۆ کردوانە بەڕێز زۆر گرنگە ئەم هاوکاریە ئەم پەیوەندیە زۆر گرنگە وەکو پێم وتی هاوکاری چەکیان کردوین، مەشقیان کردوین، پارەیان کردوین، هەموو شتێکیان کردوین، هێزەکانیان ڕێخستۆتەوە. ئێمە ئەبێ چۆن ئێمە خۆشمان هاوکارێکی جدی بین لەم مەسەلەیە. یعنی ئەوەی کە بیستم ئێستا یەکەی 1970 نامێنێ بۆ بەهێزی 1 و 2 ئەوە زۆر گرنگە کە ئەمانە بچنە سەر کۆمەڵێک فەرقەیە. بڵێ یعنی ئەوە زۆر گرنگە بۆ ئێمە، بەڵام بە جدی بچن، ینی نۆک و سبینە فیکەیە بکێشن هەرێکی بەلایەکا بڕۆ. نە ئێمە ئەمانە ببن بە چۆنەڵی جێیشێکی نمونەیی بۆ ئێمە خاکی هەرێمی کوردستان پارێزە. ئەمە نابێ بەکاربێنێ بۆ ناوخۆ، ئەبێ کار بکرێ بۆ پاراستنی هەرێمی کوردستان. بەڕێز دکتۆر زۆر جار ئەوترێ ئەمریکا لە چوارچەوەی بەرژەوەندی ئابوووریەکانی خۆی سەری هەرێمی کوردستانەکە ئەوان تەنها وەکو جوگرافیایکی بچووکی ئابووری سەیری ئەماکەن یان بە دۆستمانەزان سبینێ مەسەرەن ئەگەر لێ قەومانێک دروست بێ خەڵک زۆر جار مەسەل هەندێک لە چاودێرانی سیاسی نمونونەکە بە ڕووداوەکانی دوای ڕیفراندۆمە هێنەوەڵێنە ئەوە تا هیچی بۆ نەکردین و هیچ دیفاعی لێ نەکردین و ئەوانە ئەمە وەکو نمونەیەک وەرەگرن. بەڵام ئەمە ڕاستیتیای ئەمریکا تەنها وەکو چۆنەڵی سەبەتەیەکی ئابووری سەیریکە یەکەم با بێمەوە سەر ڕفراندۆمەکە مادام ئیشارەتی پێکرد. ئەمریکا پێوتن مەکە تۆ کردت تک لێی بۆ لێکەی ناژێ دوایی ناتوانانی دوایی بڵێ وەڵا ئەمریکا یارمەتی ناوین. ئەمریکا تۆ ئەپارێزێت، تۆش ئەبێ نەختێک ئەبێ تۆ لەگەڵ سیاسەتی ئەوە خۆ بگونجێنی نۆک و ئەو لەگەڵ تۆ خۆی بگونجێنە. ئەمریکا کاکەم مەساڵحی هەیە، مەساڵحی لە ناوچەکە، تۆ ئەبێ بزانی مەساڵحی ئەمریکا چییە. کاکە تاکوون ئیمڕۆ تۆ چی بۆ ئەمریکا کردو؟ میلیاراتی تا سەرف کردویت لە نەوەیەکەوە تاکوون ئێستا چەند ئاسمانی پارێزت و چەند یارمەتیە لە شەڕی داعیشە لە ڕوخانی سەدامە. وایە وەنێ تۆ چی و پێشکەشی ئەمریکا کردووە؟ با بزانین بە قەڵەم و دەفتەر دابنین بۆ ئەو کەسانەی کە ئەو قسانەی جەناب دەکەن با بێن بە قەڵەم و دەفتەر بزانن
ئەمریکا پێویستی بەم ئابووریە بچکۆلەیە نییە. ئەمریکا مەسلحەتێکی گەورەیە لە عێراقا. ئەوێ عێراق سەقامگیر بێ، ئەوێ دوورخرێتەوە لە ژێر هەژمونی دەوڵەتی ئیقلیمیە. ئەوێ عێراق بپارێزێت وەکو دەوڵەتێکی سربەخۆ. بۆ تورکیا و ئێران بێک مەسافە بڵێ بۆ ئەنی ئێوە عراق دوور بێ لە دەستی تورکیا و ئێرانیش ینی بڵێ نەکەر ئێران نا بەڵام ئێران بۆ چکە ئێران ئەو میلیشانەی هەیە، تورکیا ئەو میلیشانەی نییە، جێشی هەیە لەسەر سنوورەکانمان. خۆ منیش سوالەوەیە باشە ئەوە ئاشتی هەیە بێ ئینشەڵا لەگەڵ پەکەکا و ڕێەکەون. ئەی باشە کەی ئەگەر کشێنەوە ئێوە مدەیەکە بێ وەنیە ئەبێ جەدوەلێکیش هەبێ بۆ حکوومەتی عێراق تۆ کەی یەیتە سەر خەت بۆ کشانەوەی ئەم جێیشە وەنیە ئەبێ ئەوانە هەمووی باسی بکرێ، گفتوگۆی لەسەر بکرێت. اینجا ئەمریکا ئەوێت ئەم سنوورە ئەو هیلالیشی کە بچڕا لە لوبناان و سووریا لە عێراقش بچڕێت. ئێران لە ناخۆی خۆی هەوڵ بدا خزمەتی میلەتی خۆی بکات، نابێ دەزوەرام کا لە ناو کاروباری ئەو دەوڵەتانەی کە تیا بووە و کە چاوی لێتی. ئەوە هەدەفی ئەمریکایە. بەڵێ بۆ حکوومەت بۆ پێکەنانی حکوومەت ینی جیاوازیەکێ لە ڕئی یەکێتی و پارتیە یەکێتی ئەڵێ من جارێکتر ناسمەوە حکوومەتە و تاکڕەوی هێوانە ئەمریکا فشارەکە یان پێیانەڵێ تەنها ئەمۆژگاریەکە کە حکوومەتەکە پێک بێنن فشار ناکە لە سەر کەس، بەڵام فشارەکە لەسەر ئەوەی فشار ناکە یعنی ئەوان تەدەخلی ئەوە ناکەن، بەڵام زەختە خاتە سەر هەردوو لا کە ئەبێ حکوومەت کارا بکرێتەوە. ئەزانین چۆنە منم دوو حیزبە سەرەکێتی هەموو خەڵکی تۆکە شەرن خوێنان ناوە شەهیدیان ناوە لە هەموو لایەکەوە، بەڵام تۆ نابێ بەرژەوەندی حیزبی بخەیتە سەر بەرژەوەندی میلەتەکەت کە تۆ گەشتیتە ئەو حاڵەتە مۆزوعەکە ونە بێت لاواز بوون. ئێستا وەکو چۆن ئێستا لاوازین بەغا هەموو شتێکمان بەسەر سەپێنێ نەتیجەوەی کە استراتێژیشی گرتومان نییە. هیوادارم لە دوای ئەم انتخاباتە استراتیجیەک دابنێن کە هەموو حیزبەکان پێکەوە هاوکار بن، کە وەرەقەیەکی استراتیژیمان پێبێ لەگەڵ بەغا کە بتوانین بە ئەمریشەکان بڵین ئەمە ئێمەش ئەوە استراتیجیەکەمانە ئەوە هینەکەمانە فەرم و پشگیریمان بکە لە بەغا تێگەی لەگەڵ بمان پارێزە لە هەردوو دەوڵەتەکان تێگەی ئێمە دژی کەس نین، ئێمە ئەمانەوێ بژین بە سەلامەتی میلەتەکەمان بە ئاسایی بژی بە خۆشی بژی بە ئابووری بژی، ئێمە دژایەتی کەس ناکەین. ئەوە گرنگە کە ئەگەر گەشتی نەوە مەرحەلەیە کە ئەم حیزبانە توانیان بگەن ئەو ئاستەی کە بەرژەوەندی میلەتەکان قسە سەر حیزبایەتەکە ئەوە گەشە ئەەکەین هەمومان پێکەوە. بزانە لە زمانی خوا لە خۆش بوو مام جەلال کە کورد پێکەوە بوو چی دەستکەوتێکمانە بوو دروست وەنیە؟ بەڵێ ئیستا ئەو دەستکەوتە نەماوە. اینجا من لە دووسێ شوێنام قسەیم کردو حەزەکەم بە ئەم جارە با هەربی لێمەوە تر نایلێمەوە فەرموو طبعاً ریزمان زۆرە بەڵێ وایە وەنیە بەڵێ چیمان نوقسانە یەک ڕیز بەڵێ تۆ یەک دابنێ سفرێکی بخەرە سەر ئەبێ بە چەند دا 2 سێ ئەبێ بە 1000 6 ئەبێ بە ملیۆنێک 9 ئەبێ بە ملیارێک 10 ئەبێ 12 ئەبێ بە تریلیۆنێک. قیمەتی چەند زیاکە بێگومان دە تۆ یەکەکە لابە هیچ قیمەتی نابێت هەمووی بۆ بە سەفر. ئێمە ئەم یەکەمانەوێت ئەگەر سفرەکانیشی لەگەڵانەوێت با ئەم یەکەمان کەس زەرەرەکە لەوە هەمومان زەرمان کردو نەنە ئەگەر یەک ڕیز بین هەموو قانجازەکەین هەموو خۆمان بە براوازانین میلەتەکە هەمووی ئەو ساکە متمانەش بە حکوومەت دەبێت بە پەرلەمانە بێت بەم حیزبانە ئەبێت متمانەکە کە نەماوە. یعنی خۆ من ناڵێم انتخابات بوو دەنگی خۆی هێنا و کورسی خۆی هێنا، بەڵام ئایا میلەتەکە بەڕاستی چەند عادسە میلەتەکە میلەتێکین بەڕاستی ئەبێ فەخریان پێوە بکەین کە خۆڕاگرن کە توانیوانە 3 مانگ مەعاشیان نییە واچێتە مانگی 12 دەستی پێکرد مەعاشی بەغا تەقاعودەکان دەستیان پێکرد. بەڵێ ئەمڕۆ مانگی نۆمان تەواو کرد وایەوە نیە. لەبەر ئەوە ئەگەر ئێمە توانامان هەبێ وەرەقەیەکی بەقوت بێنین ئەتوانین زەخت بخەینە لەسەر عێراق لە زۆر شتەوە توانین ئامانجەکانی خۆمان بچەسبێنین. باسیژم کردووە ئێستا ئەم ئەندامانی پەرلەمانەکە چنە بەغا
کاکە تۆ علاقە نەبێ بە هەرێمی کوردستانەوە ئەبێ شەڕی مافەکانی کورد لەوێ تۆ علاقەت چێ بە ناوخۆی هەرێمەوە هەچێک ڕۆیە تۆ وەرە شەڕی مادەی 140 بۆ بکە نەوت و غازم بۆ بکە وایەوە نییە مادەی 65 بۆ بکە محکەمەی ئیتیحادی مادەکانی پێشمەرگەم بۆ بکە یعنی زۆر مادە هەیە کە ئەبێ شەڕی بۆ شتێک هەبێت بە مەسلەی بوجە موچە ناڵم بوجە ئەبێ شەڕی لێ بکەیت ئەو ئەغڵاتانەی کە کرا لە 3 ساڵە بوجەی 3 ساڵە نابێت دروست بێتەوە ئەبێ حکوومەتی هەرێم باش تێم گەکەڵم حکوومەتی هەرێم هەموو ئەوانی بەشدار ئەوانەی بەشدارن ئەو چەترێکی هەیە بە فعلەکە حکوومەت بێ ئەبێ ئەمانە لە ژنەیەکی ئیستیشاری یاسایی دابنێن بۆ کە یاسایەک دروزە بێ لە عێراق ئەو یاسای پێشەوەی دەنگان بێبێ بێتەوە بۆ ئەم لەژنە ئیستیشاریە لەژنە ئیستیشارەکە لە خەڵکی توانای یاسازان لە هەموو کوردستانەوە کۆ بکەنەوە لەم لژنایە بیخوێنەوە ڕێی خۆیان بێ بڵە کاکە ئەم مادەی خراپە ئەوە خراپە ئەوە چێتەوە بۆیان ئەگەر مەسلەی بوجە بوو خەڵکی توانامان هەیە لە مەسلەی ئابوووریە با ئەو لەژنەیە بە پیا بچێتەوە خەتەرەکانی پیشان بە بڵە کاکە شەڕ لەسەر ئەم خاڵانە بکەن ئەو ساکە ئێمە ئەتوانین مافی خۆمان عەفو بێنین دەست ئەگەر وا بڕۆین نەبەخوا لاوااسترە بین ئەو مرکزێتی کە ئەوان یاری پێەکەن و عقلەتی مرکزی لە عێراقا زیاتر ئەچەس پێ بە سەرمانە ئەوە ماڵی شیعە ڕێکەوتونەتەوە ڕێکەون لەسەر ڕئیس وزەرایەک تر هەچ کەسێک بێ تۆزێکتر ئەزیێتە دەن بەڵام هەڕێکەون هەڕێکەون بڵێ ئەوە سونەکان خەریکی کاندیدن بۆ ئەنجومەنی نوێنەران 6 کاندیدیان هەیە 6 کاندیدیان هەیە بڵێ ئەوانی تر نوێیان هەیە شیعەکان نوێیان هەیە ساڵەیە نوێ بکەن بەسییان یعنی وردە وردە کەمیکەنەوە بەڵام ئێمە سەیری ماکە ئێمە جارێ ئەڵێن بابزانین چی ئەبێت با نەتائیجەکانی هینکرێت بە یەکشتی کەشی پێ بڵم طبعاً مەسەلەکەی ڕەبتی مەقعدەکانی هەرێمی کوردستان با بڵین پۆستەکان وەزارات بێتتر هەچ پۆستێ بێ بە بەغاوە لای من علاقینێ پێکەوە یعنی ئەبواە دەمێ بۆکرد دوو پاکجی جیاوازن ئەمانە با جارێکیش ئەم دوو حزبە لەسەر شەڕۆ کۆمار مشکلیان هەیە وایەوە نیە بەڵەوە بە ڕوونی قسە بکەین دروستە با هیچێکی بێلایەن دابنرێت هەردوو لا لێ ڕازی بن با تەجروبەی بکەن چونکە ئەوەی حیزبی بێ تەمەن لە چوارچەوەی حیزبێکە ئیشەکات بۆ ئەم حزب یان بۆ ئەو حزب وایەوە نیە بەڵام ئەگەرێکێکی کوردێکی نەتەوەی بێلایەن ببەن لە بەغادانێن ئیژەکە بۆ کورد لە یەک مەسافە ئەوەستێ بۆ حزبەکان خزمەتی کوردەکە بەڕێز دکتۆر کێشەکەوێ ئەو ینی ململانەکان هێندە بەرتەسک و چوونەتە کۆڵانی بەرتەسکەوە ینی دەرهاتنەوەی زەحمەتە مەسەلە خۆی مشکلەکە لەوایە ینی ئێستا بادیرێ بکەن یەکێک لەم حیزبانە بۆ شتێکی وە و هەموو ئەوانی تریش پشگیری ئەم بۆچوونەی من بکەن لەوانەیە کلیلەکە ئەو گلێکێرەکە بکرێتەوە بڵێ بەسە لەسەر پێیان وا بوو کە یەکێتی و پارتی لە ڕێکەوتون قسە بە یەکتر بڵێن بۆ بانگەشەی هەڵبژاردن بانگەشە تەواو بۆ وەزعەکەتونتر بووە کاکە تەماشا یەکشتی کەش تەماشا ئەوەی کۆرمڕ بوو ئەوەی لاجان بوو ئەوەی لالازار یەکسەر جارێ بێ ئەوەی جارێ ڕوون بێتەوە یەکسەر تومەتی بەرامبەرەکەن من ئەڵەم تۆ بوویت یەکسەر کاکە ئەنتیزارکە با ڕوون بێتەوە لە ژنەی هین هەیە ئەمنی هەیە گفتوگۆ هەیە وایە نییە با چێگیراوە ئەو ساکە وەرن بە عەلەنی لەسەر تەلەڤیزۆنەکە بڵێ کاکە ئەمە کاکزانا کردوێتی ئەمەش تۆهمەکانە نەخێر ئەمە سامان کردوێتی ئەوەش تۆهمەکانێتی وایە نییە ئەو ساکە حکوم بە ئێمە مشکلەی ئەوە یەکسەر تەخوین یەکەکەین ئەمە ئەبێ دوورکەوینەوە لە زمانی چەک و میدیاش دەورێکی بەقوەتی هەیە لەم مۆزوعانە حەقا ئەم میدیانە بەخوایان نابچنەوە چونکە بەرژەوەندی ئێمە نییە کە من یەکتری تەخوینکەین هەمومان زەرەرەکەین کوردوشمانە بڵێ باش ئێستا ئەو کۆنسڵخانەیە ئەو گرنگی دانەی ئەمریکا بۆ تورکیا و ئێران مەترسی دروست نابێت تێڕوانینەکانیان یان چۆن ئەتواندرێ تەوازنێک بپارێزرێ و مەسجێک بدرێتە ئەوان کەوان ئەگەر چەند کورد دۆستی ئەمریکا بێ بەڵام زەرەری نابێ بۆ ئێران زەرەری نابێ بۆ تورکیا کاکە کورد قەت زەرەری نەبوو بۆ هیچ لایەکە نەشەری تورکیامان پێکرد نەشەری ئێران
وين واقع بين لبر وانا زانن اما امكانيات ما نشنا يعني ابي اما خوش مان حجمي خمان زانين بعد جارك تصرفها كان لحجمي خمان زياتر ابي حجمي خمان زانين بو لو حجما ايش كان قنصن خالي امريكي نامه كوتم بو دولتك كهريم باريس راوا وما ترسيجني بو هجلاك بله حجي لي بيكو جانا حزكا بيكو بجين اما بلا مشكله لعقليتي ام دولتانا بوني تو ما ترسي لسري خو بوني هري مكاني ازان ايش ما بيناكري يعني اگر شربيته توبو تاير ومدفعيه ودرون وشد اوان بقوترن اما وين عسمان من شي من هي بباريزين تاير من هي شركن صواريخ من هي ام بينه او بين يعني حجم بالله توانين لقل اگر تاير نرفع توانين برامبر بغابوسينو توانين ليكتري بين بو او ازاين بلام مواقع كأوية كإيما مترسينين بلام بوني كرد بوني ام قواري مترسي بويان شوكا الله كردكي خوش مداواكات اوية مترسيكا اسا تفرموا للرجاوة تيجي بزانا تشن محاربة هناك قسمك لقلا جارك امريكا لقلا جامك الله برو لقلا شرعة يقسبك جارك الله يعني بونكت تركيا الله لا تاكو ماني دوان زرينا كو مليتانيم يعني بو للاك وتو داوي اشتكي للاك واتويا لقسمي كبي يعني او مشكله كمان يعني اما بوني تو مشكله وكو كرد اما شكرد ننا خو معنا خو خورين بداخوا او لاوازي كردين اجين او بشتيوانيت هي فرم كورمر ليا وكو وتم لحمو علمو ادانان كرد درست كاتو زوري كلا بشتيواني طبعا مثلا برز دكتور این ما بدنه مثلا اوی دجا بو پاراستنی اسمان داوای کردووە کاک نیچیر بله ئەمە تازە نییە ئەمە لە کۆنگرسا بەحث کراوە و موافقەتی وەرگراوە بەڵام بەلە نەکراوە ئیمڕۆ بوو لە ترامپیان پرسییان دوێنە بوو کەولیان پرسی ئاگال لە مەسەلەی کۆرمۆرێ و لەوانە وتی بەڵە ئازان بیستومە و خەڵکیشی تا کوژراوە هەر ئاوایی وتی ئێمە وشتی کەشم بیستووە بەڵام تێکەڵێکی دروست کرد تێکەڵ یعنی وتی دوایی وتی ئەی ئێوە یعنی چەکی بۆ ئەنێرن دژە ئاسمان با بڵێن وتی بابزانین جارێ ئەی خوێنێتەوە ئێستا بازە کەسێک هەیە ئەڵێ لە مانگی نواوتیان لە عێراقێرێ لە مانگی داوتیان انتخابات ناکرێت من هەمووی وتم ناکرێت ئێستاڵەن لە مانگی 15 لێرە لە 2 هەفتە تاریخ جارێکن ڕۆژ جارێکن باشە کە تۆ هیچ شەگیت تاریخێک دیاریە کرێ ئێ لە ناو پەنتەگۆ نایتۆ آخر عسكريات يعني مباغتة أجريك هي مثلا للدوزا من توقعكم حكومتي تشكيل كري كاكا أمريكا تدخلناك انتخابات بو الديمقراطية بلام شيء كا أمريكا أوقتو أنا الله أو وزارة أنا كأريا بو ميليشياني ك للستي رشي منان بالي هج وزارة كامية تعامل يقلاناك أنا وندا جاوا قرصيشة كواتا حكومتك اعتراف في ناكريا أكيد لاني كم تن وزارتك اعتراف في ناكريا وزارتك نوتها بيا يعني وزارتك ماليها بعايدي يشكلم جهاتنا بيا طو الله ما عمل لي غلاناك هيت أجريك هي بوي لا عراق بدرت مثلا كلين عراق ديار كاكا أمريكا أولوياتي عراق كانوا إيمو حمو بلانا أمريكا أولوياتي استاكاكا مسألة أوكرانيا أو زور جرينجا لا ترامب أو مشكلة حلقة مسألة فنزويلا مسألة إسرائيل وحزب الله هي تيجي أمانة أوي تقريبا أوي حماس تقريبا زور آرام بوتوا وحل شيكن أو ورده حل كريا مسألة سوداني شهتها سنختي محمد بن سلمان داوي ليك رجاكم أو حربة كوجينيرو كواتا إشتام ماويتي إسرائيلي شتاكن حزب الله طاو نكات وازنانيا أولا قال شرعي شا تيكتشون وكو خود الزاني ولا داواي ليا كانوا متحدة للجولام شتدر ناتشتدرو إسرائيل أو جبل شيخي قلتوا كان لسر هنا أو نايب شتو سرو
هاتۆتە خوارەوە. ئیسرائیل شوێنی استراتیژی نایە بەدەستەوە. ئەمریکا احتراف پێکرد کە جۆلان بەشێکە لە سووریا لە ئیسرائیل و شەرعیش ئەڵێ من اعتراف بە ئیسرائیلەکەم بە شەرتی عەرزەکەم باتەوە. آخر شەرع بۆ ماوەتەوە ئەبێ ئەو ئیمزای بکە. ئەی چۆن یعنی ئەمە هەمووی لەولا شەوە تورکیات هەیە ئەو ئێوە سەیترە بکە لەسەر پشگیری شەرعەکە. یەک گۆشە وەربگرین بەڕێز دکتۆر، دەوڵەت باخچەلی زۆر تەکی دەکاتەوە لەوەی کە مەترسی داهاتوو بۆ سەر تورکیا لەلایەن ئیسرائیلەوە. ئەمە شیکاری جەنابەت بۆی چیان زانیاری جەنابەت بۆی چییە؟ مەسەلەن تەنانەت ئەو وەکو دەوڵەتی قوڵ کە ڕابەرایەتی بە حساب پرۆسی ئاشتی ئەکاو و ئەردۆغانی شێناوەتە ژێربار، ئەڵێ ئەبێ هەمومان یەک بگرین بۆەوەی درزێک دروست نەبێت لەوەوە ئیسرائیل زەفەر بە تورکیا ببات. ئەمە لەکوێوێ ئەو ترسە؟ ئەوە خۆی لەوەیە کە بڵاوە کراوەتەوە کە چۆنەڵی نوخشەی ڕۆژهەڵاتی تازەیە. دروست. ئەم ترسەی بۆ دروست کردوون واقعی هەیە بەڕێی من ئاخرەت کەس بۆ چوونی بەڵێ بێگومان لە جەنابتە زۆر کەسێ مەقالەیەکیشم نووسی و هێشتام دام نەبەزانەوە لەسەرەوە مەسەلە. من لەگەڵ ئەوانیم نەخشەی تازە بگۆڕێت بە قەناعەتی خۆم، بەڵام چییە ئەو مەترسیە خاتە سەر ئەو دەوڵەتانە. نەخشەکە لە ڕووی ئابووریەوە گۆڕێ، لە ڕووی سیاسی و دیبلۆماسیەوە گۆڕێ، نۆکو لە نەخشەی دەوڵەتەکانە. تورکیا ئەخرێتەوە قاوغی خۆی لەوەی کەتە دەخول نەکا لە سووریا، بەڵێ ئەوە هەیە، بەڵام چەند تورکیا بەشبەشکەن و باخچەلی کە ئەزانێ ئەو مەسەلەی هەیە بۆیە لەسەر پەکەکە ئەوێ ئاشتێکە دروست کرێ. چونکە لە ترسی ئەوە ترسن سبەینە کوردەکە بکرێ بەیەک و تورکیا لێ ببڕێ. ئەوەی ڕۆژهەڵات نێوان سووریا کۆبانێ زۆر لێک نزیکن، مەسەلەن حدودەکان بەگشتی یەکن ڕۆژاوە باکوور هەر یەکە و دابڕێت یەکێک هەموو سنوورەکان دابڕاوە. ئێمە و باشوور و باکوور و ڕۆژهەڵات هەمووی سنوورە داگیرە، بەڵام بەڕێی من ئەو سنوورانە ناگۆڕن. ئەی بۆ تەکی دەکاتەوە لەسەر عێراقێکی هەرێمێکی بەهێز لە ناو چوارچەوەی عێراقێکی یەکگرتو نیەتی ئەوە نییە دای بڕێ. لەبەر ئەوە بۆ چوونەکان من بە قەناعەتی من زۆر شت هەیە مەسەلەی اقتصادیە. ترامپ دنیا سەوزە بینێت، ئەوە لەوە تێبگەن سەوز یعنی بە دۆلارە بینێت. لەبەر ئەوە ئابووری زۆر گرنگە لای ئەو چێ ئەتوانێ یارمەتی با لەو مۆزوعانە. بەڵام تۆ باسی ئەوە کرد کە ئەمە هەرێمی کوردستان هینێکی ئابووریە بۆ سەبەتێک سەبەتەیەک چی سەبەتەیەکی هەیە کە ئەو بڵێم ینی هیچمان هەیە ئێمە مەسەلەن سەرنجی دۆناڵد ترەمپیان سیاسەتی ئێستا ئەمریکای پێڕابچێشینە ڕووی ئابووریەوە. شەریکاتت هەیە لێرە ئیژەکە بەڵێ لە ڕووی ئابووریەوە ئەو شەریکاتانە ئیژەکەوش ئابووریەکە بۆ ئەوان، بەڵام ئەوە نییە تۆ لە عێراق بوو بڕێت و لە عێراق با لەبەر خاتریتەوە. نە مەساڵحی خۆی هەیە لە ناوچەکە لەگەڵ تورکیا هەیەی ئەخۆ تورکیا لە کوردایە. ئەی باش ئەوانش کوردنین خوارە ئێمە کوردین. ئەی ڕۆژئاوا پشگیریەکە ئەی بۆ کوردی تورکیا چووکە تورکیا لە ناتۆیە پشگیریەکە دەوڵەتێکی ناتۆیە. ئەمان دەوڵەتێکی ئابووری ناتۆ نین کەسیان. بەڕێز دکتۆر ئەولویاتت باس کرد مەسەلەن ئەو تورکیاشمە خستە بەرباز، بەڵام بۆ ئێران قسەیەک هەیە مەسەلەن ئێرانیەکانیش ئەو قسێ زوو ئەکەن بەرپرسە باڵاکانیان کە ئەوانیش هەڕەشەی پێشوەختە ئەکەن. مەسەلەن هەتا ئەو ماوەی وتیان گرژەکە گەیشتۆتە ئاسک گەڕێکی تری شەڕ بەڕێوەیە. تەوقعەکەی ئەو شەڕە بەڕێوە بێ؟ ئەوە وەختێک ئەو شەڕە ئەبێ بەڕاستی ئەگەر ئێران موسر بێ لەسەر ئەوەی کە ئەم ملیشیانە و ئەم جەماعەتانە پشتگیری بکات، یعنی ئەگەر چارەیە نەکرا ئەوکو ئەمریکا بەڵێ یعنی ئەوەی کە پشتگیری ئەم ملیشیانە بکات، ئەو ئەمریکا مستعدە لەگەڵە دانیشێ بۆ مەسەلەی نەوەویەکەیەتی ناڵن نەوەوی هەبێ نۆکو هەر ئەمریکا ئەوروپا هەمووی دەوڵەتە عەرەبیەکان هەمووی کەس لەگەڵ ئەوانی ئێران قومبەلەی نەوەی هەبێت. ئەبێ ئەوان لەو مۆزوعە تێبگەن، مەسلحەتی سیاسەتی خۆیان مهمە، یعنی ئەبێ ئەوانیش بیر لە خەڵکەکەی خۆیان بکەنەوە، بیر لە وەزعی خەڵکی ئێران بکەنەوە، خۆیان زیرەکن. ئەوەی کە ئیدۆڕێن لە ساحەی شەڕا لەسەر مێزی گفتوگوایی بنەوە ئەوان عەکسی کووردە کورد ئەوەی لەسەر بە شەڕی باتەوە لە گفتوگۆی دۆڕێنێ ئەی دۆڕێنێ
ئەو نەکبەتێکەمانە باشە ئێستا 5 حکوومەت دروست بوو وایە وەنیە بەڵێ لە هەر پێنجەکە چەند وعودیاننا بە کورد هەموو حکوومەتێک وایە وەنیە بەڵێ هیچمان بۆ کرا گەیشتونێتەوەی بجەژ نەماداوای موچاکەین باشە ئەم جارە ئەمە زۆر تاکی لێسەرەکە من چکار لە زۆر شوێنیشە بەحسم کردووە ئەگەر هاتوو طبعا خۆ دەزانی پەرلەمان دروست دەکرێت سەر کۆمار اینجا ئەبێ حکوومەت سەرۆکی حکوومەت پێش ئەوەی بەرنامەی حکوومێکە لەگەڵ هەچ کەسێکیان شیعە خۆی دەستنیشانەکە کەسی کە ناتوانێت بۆ معلومات ئەوەی کە ئەڵێ من دەنگێ من ناخێر ئەوان نتوانن سەرک وەزیران بە دەنگان نییە سەرک وەزیران ڕئیسی کۆمار پێ ئەڵێ بۆ تۆ سەرک وەزیرانی ئەوان ڕێکەوتون ئەڵەن ئەحمەمانێ مەحمومانەوێت هەچ کەسێکیان هێنا لەبەر ئەوە دەنگانی تیانێ لەوە دابنیشێ سەرۆک کۆمار سەرۆکی مەجلیسی قەزای ئەعلا سەرۆکی پەرلەمان سەرۆک حکوومەتەکە لەگەڵ نەتەوێ گرتوەکانیان ئەمریکا هەموو ئیمزای لەسەرکەن بۆ ئەڵەم سەرۆکی قەزای ئەعلا لەبەر ئەوە ئەو یاسەگرێکەیە هەموو ئەوانی کە ئیمزای لەسەرکەن سبەینەکە شتێ بوو ئەو ساکە بە ڕێی عالەمی ئەڵێن کاکە ئەوەتانێ من و تۆ نەیکەین و ئەمە چەند جار لەگەڵ مالیشیا کردی لەگەڵ عەبادیا کردی لەگەڵ عادل عەبدولمەهدیا کە زوو لابرا لەگەڵ سوودانیا کردی وەکوە داوای خێر بکەین کاکە چەند جار تۆ هەڵە خەڵەتی ئەوان لای ئەوان درۆ تەقەیە باشە تۆ چۆن ئەبێ حقوقی خۆ زامنکەی بگەڕێمەوە سەر یەک نقطە ئەگەر ئێمە استراتیژیەکی یەکگرتومان بەڵێ هەر لەسەر ئێران ئیسرائیل نیازیە جارێکی تە لە ئێران بداتەوە بڵێ نیازی هەیە لە عێراق باجارێ چونکە پڕوباڵێکن عێراق من وتومە هەتاکون 2026 لە عێراق نایە لە 26 تر نازام کەی لێیە بەڵام دەستەوە شوێنێ ئەیوەشێنێ چونکە ئێستاش تەهدید دەکەن و لەبیر نەچیە تۆم بەڕاک ڕۆژێک هاتە بەغا نامەیەکی بە قووەتی یانە بۆ مەسلەی کۆرمۆر و مەسلەی میلیشیاکان بوو تێگەی ئەبێت مەسئولیەت هەڵگرن بۆ ئەمن و ئاسایشی خۆتان ئەجین ئیسرائیل لێتانە هەج غەڵەتێ بکەن بەرامبەر ئیسرائیل لە ئیستاوە پێتان نەڵێم تەفر و توناتانە کۆرمۆر بۆ ئەچێتەوە سەر ئیسرائیل ئەزانین کۆرمۆر بۆ ئەچێتەوە سەر ئیسرائیل چونکە میلیشیەکان کردوانە و میلیشیەکانیش تەهدیدی چیەکەن ئیسرائیلەکەن ئێستاش بەحسی مقاومەکەن ئێستاش بەحسی ئەوەکەن لە باتی ئەوەی ئەمانە بێن بەحسی عێراق بکەن پشگیری عێراق بکەن سیادەی عێراق بگەڕێنەوە ئەوە گرنگە یعنی ئێستا یەکێک بێ ئەمانە کۆکاتەوە بەحسی سیادەی عێراقکەن کە ئەو سیادەی کە نەماوەتی لەبەرەوە تهدیدی ئەوەی کردووە على ئەساس مقاومە دروست دەبێتەوە ئەگەر لە حیزبڵاتان نا ئێمە ئەجۆڵین یەمێنەکان سلاحی پێشکەوتوشیان ناوە بە ملیشیاکان ئەوەش بزانێ ئەوە ئەگایان لێتی ینی بەڵام بێدەنگیشن تا ئەو ماوەیە پێ دەڵم 26 تر لە هەوڵ مانگە دامین مانگای نازانم بەڵام لە 26 لەم وایە ئیسرائیل بە قەناعەتی من لێە ئەی ئێران چونکە ئێران نزانین چی ئێران زۆر زیرەکن لە دیبلۆماسیەتە بەڵێ چونکە ئەوان ئەبێ بزانن کە لە عێراق لە حیزبەڵایان نا لە سووریان نا هیچیان کرد قاسم سلێمانیان کوشتیان کرد ئەو هەموو سەرکردەی خۆیان کوژرا بەڵێ جوابی ئیسرائیلیان نایە زۆر بەقووەت شەڕێکی بەقووەتیان کرد لەگەڵ ئیسرائیلە ئەوە جواب بوو کە شەڕەکە گاتە حەدێک ئەبێ بۆستێت یعنی هەردوو لا زەرەریان بەیەکگا بەڵام ئیسرائیل زەرەکەی زیاتر بوو چونکە خۆ دەزانین دوایەوە ئەمریکا و قومبەلانەی کێشا بە نەتەز و ئەو نەوەکانی زەرێکی زۆری لێە ئێران زۆر ژیرە لە سیاسەتان بەڕاستی ئەڵم ئەوان سیاسەتی فەرشەکە بەکارێن سیاسەتی فەرشەکەەوەی 10 ساڵ فەرشەکە بۆ دروست دەکات تحملی ئەوەی هەیە کە دروستی کات نەفەسی درێژە بەڵام لەگەڵ ئەم لەگەڵ ترامپا ناکرێت بەعمل نایەت کەوتی لە مانگیەکە لەو مانگە حەلیکە کۆبوونەوە بە دوای کۆبوونە ناخوات لای ئەو ئێوێشتەکە بە حەسم بێت وەقتی نییە ئەو پەلەیەتی
ئەو وەقت ناکوژێ و ئەخیر دەورەیەتی دەسی وەڵایە و ئێوێ لەم آخر ساڵی تازە مانگی 11 کۆنگرس هەڵەبژێرێتەوە بەڵەوە سولسی سەنەتی شەڵەبرە پیران اینجا ناوێ ئەوە لە دەست بات چکە ئەوە لە دەست بات دوهەمین ساڵی ئەخیری قورسە بێ بۆیە ئیسا دەسی وڵایە بۆیە لەم دوو ساڵە ئەوێ هەموو شتەکان حسمکە بەڕێز دکتۆر جارێکی تر بینەوە سەر هەرێمی کوردستان بۆ نمونە ئەمریکا زۆر مەبەستێتی هەموو هێزی پێشمەرگەی خە تەمرینە ڕاهێنانەکە بە هێزە تایبەتەکانە مەسەلەن ئەم چەند ڕۆژە عافیت بێ مەسەلەن چەند ڕۆژە وکوتم F-16 لە ئاسمانی هەرێمی کوردستان و عێراق بووە دوێنێ ڤیددیۆکەی بڵاو کرایەوە بڵێ باشکرا و بە ڕسمی هیچ شەڕێک بەڕێوێ بۆ هەرێمی کوردستانیان بێ و کورد بەکاربێنێ یان کورد بچێتە ناو شەڕە بە هاوپەیمانی یان تەنها ئامادەکاریەکە بۆ ئەو گروپە تیرۆریستیانەی یان مەترسێکی پێشوەختەیە والله خۆی ئەرزە عەزەڵاتێکە ئەوە یەک بەنسبەت هەرێمی کوردستانەوە مەترسی نیە لەسەر ئەو ملیشیانە و لەسەر هیچ لایەک بەڵام وجودی جێشی ئەمریکی لێرە مەترسیە لەسەر هەرێمی کوردستان چونکە لەوانەیە ئێران ئمڕۆ کە سەفارەتەکە ئەڵێ ئێمە حەلیفی ئەمریکای وایەوە نییە جێ لە خیتابەکان بوو حەلیفی ئەمریکاین ئێمە دۆستی ئەمریکان ئێمە ئەمانوێ ئابووری زیاتر بێتە ناو وڵاتەکەمانە ئێمە ئەمانوێ ئاشتیمانەوێت تێگەی وەختی شەڕ نەما وەختی بینام دروستکردن مەبەستەکەم لەوەی ئەوە ینی گروپێکی وەکو داعش یان وەکو نەوەیەکی تر لە ناوێکی تر لە بەرگێکی تر لە پڕ دروست بێت پێشڵی بۆ ئامادەکەن داعش دروست بێتەوە داعش ئەگەر هات و ئەم ملیشیانە یان ئەم حکوومەتەکە دروست بێت بەدڵی ئەمریکانە بێ ئەمریکا زەخت ناخاتە سەر ئەمریکا لێرە بڵاو بۆتەوە مەسەرەن فلان ڕئیس وزرادانێ و فلان وەزیر و فلان شتی وانە بەڵام ئەمریکا ئەوەی و تۆ لەگەڵ ئەو وەزیران ناتەعامل ناکەم لەوە ئەوشکێنم نۆوەکو لەوەی کە تۆ داینە چێ دەوێت داینە بەڵام دە وەزیرە عایدی ئەوانە ئەو دە ویزارەتە و زەربی پیانم ئەوەی کەماوە ئیشی لەگەڵاکەم ئەوەیە مشکلەکە پێ دوانێ شیعش لەگەڵ ئەوەیە خۆی بگونجێنێ ئەو نامەی تۆمبەرا کە هاتۆ پێوتون و سوودانی بردوێتە کۆبوونەوەی چوارچەوەی هەمانگی ئەوە نامەیەکی زۆر قورسە بۆیان ئەو نامەیە تێگەشتون و پێشیان وتراوە بەڕوونی ئەم وەکیلی وەزیری خارجێش هاتووە هەمان تەکی دەکەن هەمان اینجا مارکسەڤایشکەیەت ئەو دەورەکە لای ئەوە ئینتیزارەکەین کە دەورێکی ئیجابی هەبێ لەوەی کە عێراق کۆکاتەوە بە سونە و بە کورد و بە شیعە بتوانێت زەختێکی وا دروستکە کە دەوری ملیشیاکان کەم بێتەوە بەڵام ئێستا لە ناو پەرلەمانن هەموو ئەندامی پەرلەمانیان هەیە بەڵام پەرلەمان تەشریعیە بەڵام تەنفیزیەکە مهمە وانە حکوومەت تەنفیزی شتەکە بە ئەوش هینیش دەرکە حکوومەت ئەتوانێت تەنفیزی نەکە وایە سا لە هەرێمی کوردستانە چەند یاسامانەیە زۆری هەمووی جێبەجێ نەکراوە وایە لە عێراقیشا زۆر هەیە فەرموو هەموو قوانینی سەدام بەنسبەت مادەی 140 ئلغاب کراوەتەوە ئێستا شەر ئەڵەن تعلیمات دەرەچێت ئەو فەرموو خاکەکانمانە بن هەر ئەڵەن انتیزارکەن ئێخکاکەەوە بردیان یعنی بەعزە شتێک هەیە کە حکوومەت نێوە جێبەجێ نەکات جێبەجێ نابێ بە هەزار یاسای بۆ هەزار یاسای بوو جەشێ مەسەلە لەمووی خۆ جێبەجێ ناکرێت ئێستا بەڵام بوونی جێشی ئەمریکی لێرە مەترسیەکە لەوەیە لە ئەمریکا لە تورکیاوەنێ لە ئێرانەوە کە شتێ بێت ئەگەر زەختێ بخێتە سەر یان لە ملیشیەکان بدرێت ئەوان هجوومکەنە سەر کوردستان مەسالیحی ئەمریکی لە ناوچەکە ئەو وەختە بەرمانەکەوێ بەڵێ لەوەیە بەگشتی بەڵام بەگشتی بەڕێز دکتۆر مەسەلەن ئەکرێ بڵین کورد ئەستێرەی گەشە ئەنی ئاوا بێ پشت و پەنانیە بەڵێ پێ پشت و پەنانیە خۆ هەموو ئەزانی نانی مەسالیحی ئەوانی شێت مەسالیحی تورکیایە مەسالیحی ئێران هەیە مەسالیحی عێراقیش هەیە لێرە هەموو مەسالیحیان هەیە لێرە بەڵێ تێگەی بەڵام ئاینەوەیە ئەم عەقڵێتی مەرکەزیە بەکاربێن لەگەڵ هەرێمی کوردستانە ئیمانیان بە فدراڵێنە جا ئێمە چۆن بتوانین گەشە بەو بۆچوو نەبێن چۆن گەشە بکەین کە بڵین فدراڵێ زۆر گرنگە
سنەکە داوایکە کە شیعە داوایکە ئەو فیدراالیە ببێت ئەو ساکە منافەسە ئەبێ لە بینی فیدراالیەکانە تێگەی ئەو قسەی بلاس خارتە دیسان بگەڕێنەوە کە وەختە لێرە بووە کو نوێنەری نەتەوەی گرتوەکان هەر تاکە دەر چارەسەرێک ئەوەی کە ناوماڵی خۆت بەهێزکەی بەڵەوتی ئەو دۆستەکە ئەو گرێنێ بەڵێ لە 13 دقە و 28 سانی ئەو قسەی کرد وتی ئەم هەرێمە وەکو خۆی نامێنێ ئەگەر یەک نەبن قسەکەی زۆر مەترسیدارە بەڵام زۆر واقعیە ئێمە ئەگەر هات و ئەمە لە کیسی خۆمان بین ماباتان لە بیرە لە 46ەوە و ئەچێ بۆ چەند 90 ساڵ وایە نیە بەڵێ تقریبا 50 ساڵ ئستاش خۆیان نەگرتەوە وایە نییە خۆیان گرتوتەوە نەخێر ئێمە 100 ساڵی کەش خۆمان ناگرینەوە بینەوە ئەم قوارەیە ئەگەر ئەم هەرێمەمان لە کیسی مەترسیش هەیە ئەو طبعا ئەگەر ئێمە خۆمان لەناو خۆمانەیەک نەبین ئێکاکە من تفەم کەمە تۆ تفەم کەیتە من هەموو ڕۆژێ تۆ تەخوین کەیت من تەخوین کەیتە هەموو ڕۆژێ ئەوە بکرێ هەرێکی بەلای بچێتە بەغا هەرێکی بەلای بچێت بۆ ئێران بۆ تورکیا بۆ دەوڵەتەکانی تر ئێوە نەتیجەکەی بێت بەکارمانێنن کاکە ئاخر ئێمە کەی بتوانین سیاسەتێکی نەتەوەی بەکاربێنین ئەگەر سێری ئەم حیزبانەکە هەمووی بە نەتەوەی قسەکەن هەموو بە نەفەسی نەتەوەیانێ هەموو پێشمەرگیانێ هەموو ساحب خەباتن شەهیدن ئەوانە ڕێزە وایە وێنێ ئێ باشە تۆ ئەو مێژووە بۆ دەوڵەمەندتری ناکەی وایە وێنێ دەوڵەمەنیکە بەهێزیکە خەڵکەکە ڕێزی لێگریە خەڵکەکە پشتیوانی دەبێ تۆ بێ پشتیوانی بێ بەداخەوە ئیسا تاکون من لە مقابلەیەکە ئەوتم گەورەترین دابەشبوون کە ئەوە بوو ئەوە نییە کە ئیستا دوو زۆنە گەورەترین دابەشبوون لە 64ەوە دروست بوو هەتاکون ئیمڕۆ ئێمە باجەیە کە ئەو شقاقە بوو وایەوە نییە هەتاکون ئیمڕۆ کورد ئەو باجایات بەڵام ئستا سیاست گۆڕاوە ئستا مجموعەیەکی گەنج هاتۆتە پێش و مجموعەیەکی سیاسی هاتۆتە پێش ئەتوانن پێکەوە باز بن بەسەر ئەو مەرحەلەیە باز بن بۆ مەرحەلەیە بۆ مەرحەلەیەکی بنیادنان بۆ مەرحەلەیەکی یەکگرتووی بۆ مەرحەلەیە کە هەوڵ بن ئەم قوارەیە پارێزن ئەمە چترە بۆ هەر باشوور نییە بۆ هەموو پارچەکانی کوردستانە وایەوە نییە بۆ هەموو عەرەب و تورکمان و مەسیحەکانیش لێرەیە دوا سەرنجی بەڕێز دکتۆر وڵا دانیشتن لەگەڵ جەناب تا گفتوگۆ زۆر چێژبەخشە ڕوئیات بەرفراوانەکە بەڵام دوا سەرنجی بەڕێستا وەڵا دوا سەرنجمەیە هیوادارم بتوانن ئەم دوو حیزبە سەرەکەی لەگەڵ حیزبەکانی ترە حکوومەتێکی بنکە فراوان دروستکەن بۆ ئەوەی بتوانن وەرەقەیەکی یەکگرتویان هەبێ کە ئەچنە بەغا و پێکەوە لە بەغاش هاوکار بن شەڕی مافەکانی دەستوری هەرێمی کوردستان بکەن زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر سامان شاڵی پسپۆڕی نێودەوڵەتی زۆر سپاس دەمە درێژ بوو سەرکەوتوو بن بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردنەوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ